سڵاتان لێبێ بەڕێزان. یەکەم دانیشتنی خۆری چوارەمی پەرلەمانی کوردستان کە کاتژمێر و نیوێکی خایان بەبێ دیاریکردنی سەرۆک و جێگر و سکرتێری پەرلەمان کۆتایی هاتوو کۆبنەوەکەش بە کراوەیی بۆ کاتێکی تر دواخرا. محەممەد ساڵح سورچی کە تەمەنی 63 ساڵە وەک بە تەمەنترین ئەندام سەرۆکاتی کۆبنەوەکەی کرد و تێکڕای 111 پەرلەمانتارەکەش ئامادەی دانیشتەکە بوون و سوێندی یاساییان خوارد. کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن ڕایگەیاند کۆمسیۆن ناتوانێت پێش وادەی هەڵبژاردنی پەرلەمانی عێراق هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم بەڕێوە ببات. عەبدوڕەحمان خەلیفە بەرپرسی پەیوەندیە جەماوەریەکانی کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان بە NRT ڕاگەیاند کۆمسیۆن بۆ ئامادەکاری هەر هەڵبژاردنیەک پێویستی بە 6 مانگە بۆیە نابێت حکوومەت تا پێش هەڵبژاردنی پەرلەمانی عێراق کە وادەکەی 30 نیسانی داهاتووە هیچ ڕۆژێک دیاری بکات. ڕاشی گەیان دەکرێت هەردوو هەڵبژاردنەکە پێکەوە لە هەمان ڕۆژدا ئەنجام درێت. بەهۆی گەڵگرتنی 4 تەنکەری بەرهەڵگری نەوت لە پاڵاوگەی شیواشۆک 5 کەس بریندار بوون. پەیامێری NRT لە شوێنی ڕووداوەکەەوە وتی ڕووداوەکە کاتژمێر 12ی شەوی ڕابردوو ڕوویداوە کە بەهۆیەوە 4 تەنکەری بەرهەڵگری نەوت لە پاڵاوگەی شیواشۆک لە قەزای کۆیە پاش گڕگرتنیان سوتاون. بەرەبەیانی ئەمڕۆ تەرمی گەنجێکی دانیشتووی ڕانیا لە قوتابخانەیەکی قەزاکە دۆزرایەوە کە ئاسەواری چەقۆ بە جەستەیەوە بووە. بەوتەی شایەت حاڵەکان کە پاسەوانی قوتابخانەکەیە تەرمی گەنجەکە کاتژمێر 6:30 خولەکی بەرەبەیانی ئەمڕۆ لە ناو گۆڕەپانی قوتابخانەی قەڵاتی بنەڕەتی لە گەڕەکی قەڵات دۆزراوەتەوە دواتر پۆلیس ئاگادار کراوەتەوە. ناوەندی لێکۆڵینەوە استراتیژیەکان لە تورکیا بە فەرمی بانگهێشتی پارتی و یەکێتی و بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی کردووە بەشداری لە کۆڕێکی فکریدا بکەن کە تێیدا تیشک دەخرێتە سەر پاکێجەکانی ئەردۆگان کە لە 30 ئەیلولی ڕابردوودا خستە بوویە ڕوو کە بەوتەی ئەردۆگان هەندێک لە بڕگەکانی سەرەتایەکەن بۆ چارەسەرکردنی کێشەی کورد. سەرباری ئەو دوو دڵیەی کە لای هەندێک لە ئەندامانی کۆنگرێس دروست بووە سەبارەت بە خواست و نیازەکانی نوری مالیکی و ئەو سیاسەتانی پەیڕەوی دەکات لەگەڵ کاریگەری ئەو چەکە پێشکەوتوانەی کە داوای کردووە تا دژ بە گروپە چەکدارەکان بەکاریان بهێنێت. پێگەیەکی هەواڵی ئەمریکی ڕایگەیاند کە حکوومەتی واشنگتن چەکی هێرشبەری پێشکەوتوو بە عێراق نافرۆشێت کە پێشتر حکوومەتی بەغدا داوای کردبوو بەڵکو پێدەچێت تەنها چەکی بەرگری پێ بفرۆشێت. نێردەی عەرەبی و نێودەوڵەتی بۆ سووریا ڕایگەیاند وێڕای هەوڵەکانی بانکی مۆن سکرتێری نەتەوە یەکگرتووەکان بەڵام تا ئێستا وادەیەک بۆ بەستنی کۆنگرەی ئاشتی ژنێڤ دوو تایبەت بە سووریا دیاری نەکراوە. لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا کە لە شاری ژنێڤ بۆ ساز کرد ئەخضەر ئیبراهیمی ئاماژەی بۆدا کە گرنگترین هۆکاری نەگەیشتن بەڕێکەوتنێک لە بارەی بەستنی کۆنگرەکەوە ناکۆکیەکانی نێو ئۆپۆزیسیۆنی سووریایە لەبارەی دیاریکردنی ئەوانەی کە نوێنەرایەتیان دەکەن لە کۆنگرەی ژنێڤ دوودا. دوای شەڕ و پێکدادانێکی تند لە نێوان هێزەکانی حکوومەت و سوپای ئازادی سووریادا کە زیاتر لە 2 هەفتەیە بەردەوامە سوپای سووریای ئازاد توانی پێشڕەوەیەکی گەورە لە شاری حەمس بەدەست بهێنێت و دەستیش بەسەر بڕێکی زۆر چەک و تەقەمەنی لە شارۆچکەی مەهینی سەر بە ڕیفی حەمسدا بگرێت. شاد بن.